هەشت مانگ بۆ 9 مانگە چێ نەخۆشە باری تەندروستی هەتا بێ خراپترە بوو ئیتر ڕۆژێ وتی حەزەکەم ئەگەر تۆ ڕوخسەدەم بدەی من گوشتلێ خۆی پێ بدەم شدم قەچێکە بەسەر بەرزیوە و بیدە پێ و دەست خۆش بوو. خوشکی باش لە جێگەی دایکە ئاگاداریان بن. ئەمڕۆ باسی چیرۆکێکی جیاوازی وەفاداری و پڕ لە خۆشەویستیتان بۆکەم. باسی دڵسۆزی و قوربانیدانی خوشکێکتان بۆکەم بزانن چی بۆ براکەی کردووە. ڕەحمە خاتوون کە تەمەنی 39 ساڵانە دواوی برایەکی شەهید بووە. ئێستاش دەبینێ براکی دیکەی کە ناوی کاک سعدونە و تەمەنی 43 ساڵانە چەند مانجێکە نەخۆشە گورچیلەکانی وەستاون پێویستی بە چاندنی گورچیلە هەیە. بڕیارەیە گورچیلەی خۆی بە براکەی ببەخشێت. ئەم بڕیارە ئازایەتیەوێ بەڕاستی هەروە ئاسان نییە. ئیتر ڕێکارە پزیشکیەکانیان تەواو کردووە لە پشکنین و ئەوانە بۆ کەسە نزیکەکانیان تەنها گورچیلەی ئەم خوشکەی بۆ گونجاو بووە. ئەویش بێ دوودڵی دوای وەرگرتنی ڕەزامەندی هاوژینەکەی بەڵێی بۆ کرد. نەخۆشەکە هەم ئامۆزامە هەم برای خێزان میشە. الحەمدولله لەخوای گەورە بەزیاد بێ سەرکەوتوو بوو هەردیان باشنەوەسان بەنج بەریدا و ئەوی شەر بەنج بەریدا لە نەخۆشخانەکان چیرۆکی لەم شێوەیە زۆرن. مەریوان مارف لێپرساوی بەشی چاندنی گورچیلە لە نەخۆشخانەی سلێمانیەڵێ حاڵەتی بەخشینی گورچیلە لە خوشک و برا و هاوژینەکان و کوڕ و باوک بۆ یەکتری زۆرن. ئێساش چاودێری دۆخی ڕەحمەخان و کاک سعدون دەکەن و دوای دڵنیابوونەوە دایان نێرنەوە بۆ ماڵەوە. ڕۆژی دووشەماکە بەڵێ ئەمەلەتەکەی بۆ وەنجام دەرا لایەنە تیمێکی پسپۆری شارەزای چاندنی گورچیلەوانێ سواز بەخوا ئەمەلەتەکەی بە سەرکەوتووی ئەمانجام گەیانا هەتا چاوە دۆخی تەندروستی دوو چەند جێگیرە. ئەم خوشک و برا گەرمیانیە ڕەحمەخان و کاک سعدون ئێستا لە نەخۆشخانەی سلێمانی. سپاس بۆ خوای گەورە نەشتەرگەریەکەیان سەرکەوتوو بووە. کاتێک دوای نەشتەرگەریەکە بە ئاگا هاتوونەتەوە هەردووکیان خەمی یەکتریان بووە دڵیان لای ئەوی تریان بووە. جامەوەیەوەتان بۆ بجێڕمەوە کە سوکارەکەی بە پێشکەوت خەلیلی پەیامنێرمانی گوتووە دوایەوەی بەنج بەری داون بە خوشکەکەیان گوتووە واتە بە ڕەحمەخان. نەشتەرگەریەکە سەرکەوتوو بووە. ئێستاش براکەی زۆر باشە. ئەوی ژێندە دڵخۆش بە گوتوێتی مادەم براکەم باشە من هیچ ئازارێک لە گیانمان نییە. اینجا کە بە براکەیان گوتووە کاک سعدون سپاس بۆ خوا نەشتەرگەریەکە سەرکەوتوو بووە و خۆت و خوشکەکە سەلامەتن ئەویش دوو هێندە دڵخۆش بووە. سپاسی خوای گەورەی کردووە هەر سپاسی خوشکەکەی کردووە وتوێتی دەست و چاوی ماچەکەم هەر ئەوەم لە خوشکەکەم چاوەڕێ مادەم ئێستا بەشێکی جەستەی ئەو کە گورچیلەیەکێتی لە جەستەی مندایە من ئیتر هەز بە هیچ جۆرە ئازارێک ناکەم. بەڕێزان ئەم خۆشەویستیە پاک و دڵسۆزی لە نێوان خێزان هەیە. جوانەکانی کۆمەڵگەی کوردەواری ئێمەن. ئافرەتی کورد لە ئازایەتی و بەخشینی خۆشەویستی بۆ منداڵ بۆ باوک بۆ برا بۆ هاوژینەکەی هەمیشەوانەی وەفاداریان تۆمار کردووە. ئیتر بە بەلاش پێشینان نەیان گوتووە خوشک لە جێگەی دایکە. ئیشەڵڵا ڕەحمەخان و کاک سعدون بە تەندروستیەکی باشەوە دەگەڕێنەوە نێو ماڵ و کەسوکاریان. ئەم چیرۆکانەش ببێتە هۆی زیاتر خۆشەویستی و تەبایی نێو خێزانەکان